من وەک پیشەوەرێک کە ناوم لەقیب عەبدوڵڵا بەکر لە دایکبووی 1970 ناسراوم بە وەستا لەتیف گەڵاڵەیی. پیشەکەی من برژاندن و ئامادەکردنی چەرەساتە بە هەموو جۆرەکانیەوە، ئەوەی کە لە بازاڕدا دەبینرێ. ئامادەکردنێتی بە کۆ و بە مفرەدیش فرۆشتنمانەیە لە پێشی دوکانەکەمان. زۆرینەی کات ئیشمان بەردەوامە ئێمە، بەڵام بە تایبەت لە کاتی بۆنە و جەژنەکاندا ئیشەکەمان زیاتر و زیاتر دەبێت. لە 180 پێداویستی لەسەر تەڵەب لەسەری زیاد دەکات. سەرەتای ئەم پیشەیە لە ناو شاری سلێمانیدا بەم شێوازە ئێستا نەبوو، بە دار و بە عینەن فرن بوو، بەڵام بە دار ئیشان پێ دەکرد، نەوت نەبوو لە نەوەتەکانە. بەڵام خاوەنی ئەم دوکانە کاک جەلال کەریم ڕەشید بە سەفەر چۆ بۆکانی ئێران، شاری بۆکان، ئەم فرنەی بینی لەوێ و بە دڵی کەوتی ویستی ئەو پیشەیە بگوازێتەوە وەکو پێشکەوتنێک بۆ شاری سلێمانی بیگوازێتەوە، ئەو پیشەیە بێ بە پیشەی خەڵکی سلێمانی. یەکەم فرن کاتوەتە شاری سلێمانی لەم فرنە تەقلیدیانە، فرنەکەی کاک جەلال بۆ ساڵی 1993. منیش خۆم وەک وەستا لەتیف 17 ساڵە ئەم پیشەیە دەکەم، بە بەردەوامی شەو و ڕۆژ لە کارداین، لە بەیانی سعات 8ەوە دێنە سەر کارەکەمان تا تقریبان سعات 12 شەو ئیشمان بەردەوامە لە برژاندنی چەرەساتە. پیشەکەی ئێمە وەک عەرزم کردن لە سعات 8 بەیانیەوە بە 12 شەو دەست پێ دەکات بە برژاندنی چەندین جۆر لە چەرەسات. زیاد لە 40 نەوع چەرەساتمانەیە. بۆ نمونە هەر فستق، ئەمەی فستقی ئێرانی بە 4 تام دەبرژێ لای ئێمە، زیاد لە 4 تامی، بە پێویستی ئەو کەسەی کە بە پێویستی دوکاندارەکە چ نەوعێک تەڵەب کا بۆ شێوازە بۆی دەبرژێن، بە سێری بێ، ترش بێ، سادە بێ، ئەو نەوعانەی کە هەیە. بادام، گازۆ، عەبیدی خۆماڵی، عەبیدی بڵێن ئەوەی کە زمانە بازارەکە پێ دەڵێن عەلیبابا، عەلیبابای سینی، هندی، ئەمانە لای ئێمە هەمووی دەبرژێ. هەموو جۆرەکانی چەرەسات دەبرژێنین، کوولەکە، ناوکی شووتی، گازۆ، ئەوەی کە پێی دەڵێن چەرەسات ئێمە لەم مەعمەلەی ئێمەدا دەبرژێ. زۆر بەداخەوە زۆرینەی ئەو کەرەستانەی کە ئێمە بەکاری دێین وەکو چەرەسات لە دەرەوەی وڵات بەدەستمان دەگا، چونکە بەرهەمی وڵاتی خۆمان تەنها گوڵە بە ڕۆژەیەکی کەم لەگەڵ فستق عەبید عەلیبابا بە ڕێژەیەکی کەم هەیە. فستق تقریبان دەستیان پێ کردووە، باخ و باخاتیان لێ دروست کردووە، بەڵام هێشتا ئینتاجی ئەوەندە نییە بکەوێتە بازاڕەوە. گوێزیش گوێزی هەورامانی خۆمانە، ئێمە باقی گوێزی سینی و ئەمریکی بەکاردێنین. ئەو مادانەی کە هەست سینی و ئێرانی و تورکی و ئەمریکی بەکاردێن. ئەم پیشەی ئێمە تقریباً مەسئولیەتێکی زیادی هەیە، بەرپرسیارەتێکی زیادی هەیە. ئەو وەستایی کە ئیشی برژاندن دەکا دەبێت شارەزایەکی باش هەیە بێت لەو ماوەدانەی کە بەکاری دێنێ، هیچیان لە حەدی خۆی تەجاوز نەبێت، چ خوێ بێت، چ ئاو بێت، چ هەر تامێکی تر بێت. بۆ نمونە ئێستا ئەمەمان هەیە، ئەمە بە بەهاراتی باربیکا دەکرێت، دەبێت لە حەدی خۆیدا لێ بدرێت. ئەم خوێیە، ئەمیان سادەیە، هەر نەوعیشان بە تامێکە و دەبێت وەستا شارەزایی تەواوی لە برژاندنی چەرەساتەکە حەدی برژاندنەکەی، چکە ئەگەر زیاد لە حەد ببرژێ هەموو خاسیانەتەکانی لەدەست دەدا. ئەم
بەشەی دوکانەکەی ئێمە دانراوە تایبەت کراوە بۆ چەرەساتی خاو چەرەساتی کاڵ ئەم چەرەسی کاڵە زۆرینەی وەرزشوانان و نەخۆشەکان بۆ عیلاج و بۆ مەسائلی پرۆتینات و ئەوە بەکاری دێنن بۆ لەش جوانی ئەو بەشەی مادانەوە هەمووی کاڵە و بە خاوی دەیفرۆشین چ کوولەکە بێ یا ناوچی کوولەکە بێ یا ناوکی فستق بێ هەز لەو نێچانی بێ یا ناوچی قەزوان کە ئێستاویش نەحمەتێکی گەورەیە لە پاوەی ئێران بۆمان ئامادە دەکرێت معمەلەکەی لە ئەوەیە گازۆ بە خاوی بادام چەند نوع خۆماڵی ئەمریکی ئۆزبەکی عەلی بابا و ئەو شتانەی تر هەموو بە خاوی دادەنرێت ئەم بەرەشان کە دەیبین هەمووی کەرەستەی برژاوە ئەمیان تامێکە ئەویان تامێکە ئەمیان تامێکە هەر یەکە و بە تامێک برژاون بۆیە وەستا دەبێت شارەزایی تەواوی هەبێ لە برژاندنی چەرەسات و ئیلا خەسارەتمەند دەبێ و مادەکە بە کەڵکی خواردن نایە ئەگەر وەستای زۆر شارەزای لەسەر دیارە ئەمە پیشەی منە کە نزیکەی 17 ساڵە خەریکی ئەم پیشەیەم زۆر هەست بە بەرپرسیارەتێکی گەورە دەکەم چکە ئەو مادانەی کە ئێمە سوێریان دەکەین یا تامیان دەکەین یادایان برژێنین دەچێتە بەردەمی بەکاربەرەکانمان کە هەمووی خەڵکی کوردستان و هاوڵاتیانی خۆمان زۆر بە ئومێدەوەین زۆر ئاواتەخوازین کە بتوانین شتێکی زۆر پاک و خاوێن و بە سوود پێشکەش بە هاوڵاتیانمان بکەین ببینە تا چێشی بە کەڵک منتیج لە وڵاتەکەی خۆماندا.